ئەو گۆرانی لەسەر داخوازی هاوڕێیانی خۆشەویستی خۆمان پێشکەشە بە کاناڵی یوتیوبی خۆمان پێشکەشیان بێ ئینشەڵا بنڵیان بێ. خۆخەی هەم دیسان چاوم کەوت بە یار دیدەم ڕووناک بوو بە شەوقی دیدار ڕاستەکە پیری سەری لێدا بوو بەڵام ئەرجوانی جارانی مابوو ئەگەر پیریش بێت بچەمێتەوە جوانیەکەی لەبیر من ناچێتەوە منیش پیر ببم دەست بە عەساوە عەشقی وەک جوانی لە دڵما ماوە یەکێ دڵی هەست دڵداری نییە یەکێ جوانی هەست ئەیخوا بازاڕی نییە یەکێ زانایەت خوا بێیار و سروە یەکێ نەزانە غەرقی نێو نەحمە یەکێ شەو ڕۆژ زەحمەتە کێشێ یەکێ بێ زەحمەت خودا داویە پێ ئەوانەی کە خوا ناردوویە بۆیان هێشتا ناڕازین بە بەشی خۆیان نانی خۆت بگرە لەبەر شاڵی خۆت حەسوودی مەبە بە هاوماڵی خۆت جۆجۆ دێنێت و برا گەنمیش گەنم تۆ جوۆت کێڵاوە بە تەمای گەنم ڕێگای عاشقان بۆ لای خوا چێ ڕێگای عاشقان بۆ لای خوا چێ سەربەرزە هەر کەس دڵشەیدا چێ منیش بە باڵای یارەوە شەیدام سەدێندە یارم عاشق وەسڵی خوام من بە بۆر تۆوە دنیام خۆشەوێ ئاخ 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 من بە بۆر تۆوە دنیام خۆشەوێ ئەگەر تۆ نەبی با دنیایش نەبێ ئەگەر تۆ نەبی بارانم بۆ چاوەس جا سەیر و سەفای شارانم بۆ چاوەس ئەگەر تۆ نەبی گوڵبۆنی نییە ئەسمان و ئاو و دەریام بۆ چییە ئایەت و حەدیث بۆ مومن نەبێ کەی بۆ عاشقێ وەکو من نەبێ من عاشقی کەسێ ها لە دەروونم هەر بەدەست خوایە بوون و نەبوونم هەر بەدەست خوایە بوون و نەبوونم سەد ساڵ لەلام بی هەر بە تاستم تا مەزرۆی بۆنی یەک هەناستم سەد ساڵ لێم دوور بی من نایگرێم بەدڵ بولبول عاشق بێ ناتوارێ لە گوڵ هاوڕێ جوانەکەم بە تۆ دڵخۆشم بەبێ تۆ بادەیی خەفەت ئەنۆشم هەتاکو ماوەم لەبیر ناکەم غەیری تۆی خوا سوژدە بۆ کەسر نابم
ئەگەر ڕاستەکەی منت خۆشەوێ ئاخا ئەگەر ڕاستەکەی منت خۆشەوێ یاخواتاوێ چاوت پێم کەوێ ئەبێ بڕۆیت و گوڵی سوربێنی دڵم بۆ تۆیە گوڵی بۆ بێنی ئاخ گوڵی بۆ بێنی